تایبەت بۆ سوزوکیان پێشکەشی بێ برام تایبەت دەیە خواهێدە ئەجوان نەقشی کێشە ئاویە ئەو خواهێدە ئەجوان نەقشی کێشە ئاویە دەڵێ بە تایبەت حەمەگیان دروست کریە ئاویە دەڵێ بە تایبەت دروست کریە ئاویە یا ئەوەی ما مەشەڵەویە چاو سڵاو بۆ لەقەی بۆریاس وخاڵە ناودار و خاڵە ماکووە تایبەت کاکە ئەحمەد تاڵەبانی بژین بۆڵام مەشاڵڵا مۆریاتی چیا؟ فڵک شێوەیتۆ لەکوێیە ناوە لە مانزەریت نەقشی دێژاوە لە مانزەریت نەقشی دێژاوە بۆ چاوەکانی خاڵە ماکووە تایبەت ناوری ماکووە بۆ تۆ تایبەت كردستاني أوي خلو الحلو وهو تايبات كاكا حمد طلباني كاكا حمد شلالاني كاكا شالله يوصلان وياسي شاو خاله نودار وخاله ماكو امشي يو أوي وكا شنيا تايبات Gian mama makuan dia.
جوان بجي Herkesten kucağına bavanım darba cahana. Yeah.